سڵاو. ئەمڕۆ یەکەمی زەنگی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان لە درا وەزارەتی پەروەردەش چەند بڕیارێکی نوێی ڕادەگەێنێ. با بەشداری زیاتر لە 1,500,000 قوتابی و خوێندکار زەنگی نوێی خوێندن لێدرا. زیاتر لە 37,000 مامۆستاش ئامادەی دەستپێکردنی یەکەمی ڕۆژی وەرزی نوێی خوێندن بوون. بەپێی بڕیارێکی نوێی وەزارەتی پەروەردەش هەموو مامۆستایەک ساڵانە 100 کاتژمێر وانەی بۆ زیاد کراوە. بەپێی لێدوانی بەرپرسانی پەروەردەش ئەو بڕیارە بۆ ئەوەی کاتی زیاتر هەبێ بۆ مامۆستا تاوانەکان بۆ قوتابی ڕوونتر بکاتەوە. جەمیل بایک هاوسەرۆکی پارتی کۆماچباکین کوردستان ڕایگەاندووە دەبوو کۆنگرەی نەتەوەی کورد لە کاتی خۆیدا ببەسترایە و دواخستنیشی جێگەی گومانە. جەمیل بایک لە وتاری ئەم هەفتەدا بۆ ڕۆژنامەی ئازادی وڵات ئاماژەی بۆ کردووە گەلی کورد چاوەڕێی ئەو بوو کۆنگرەی نەتەوەی ببەسترایە. ڕاشدیان ئێستا بەردۆخێکی هاوشێوەی جەنگی جیهانی یەکەم هەیە. ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش سەر لە نوێ شێوەیەکی تر و دیزاینێکی نوێ وەردەگرێت بۆیە وەک خۆیاڵێ یەکگرتووی کورد و دەرکەوتنی بە شوێکی بەهێز لەم بارودۆخەدا زۆر گرنگە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە دواخستنی تاقیکردنەوە و توانستی زانستی بۆ خوێندنی باڵای ماستەر بۆ ئەم ساڵی خوێندن لە زانکۆکانی کوردستان لە ڕۆژی پێنجشەممەی ڕێکەوتی 19 بۆ ڕۆژی یەکشەممای ڕێکەوتی 29 هەروەها وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ئاگادارێکدا کە لەسەر ماڵپەڕی فەرمی خۆی ڕایگەاندووە هەروە بڕیاریدا بە دواخستنی دەستپێکردنی کۆرسی یەکەمی خوێندنی ماستەر لە ڕۆژی دووشەممەی ڕێکەوتی 21 دەی 2013 بۆ ڕۆژی یەکشەممەی ڕێکەوتی 3/11/2013. پارێزگاری نینەوە ئاشکرا کردووە کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی مووسڵ سەرجەم گەشت ئاسمانەکانی تا کاتێکی نادیار ڕاگرتووە و گەورە بەرپرسانی بەغداش بۆ کاری دواخستنی فڕۆکەخانەکە تۆمەتبار کرد. لە لێدوانێدا بۆ ماڵپەڕی مەداپرێز ئەسن نوجێفی ڕایگەاندووە کە ئامانج لە داخستنی فڕۆکەخانەکە ئەفلیچکردنی ناوچەی هەستیار و گرنگەکانی مووسڵا. سەرسوڕمانی خۆشی پیشاندا کە ئەو کارە لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی حەج و کردنەوەی هەڵێکی ئاسمانی نوێ لە حەفتەی ئەم مانگەدا کە مووسڵ و شاری عەمانی پایتەختی ئوردون بەیەکەوە ئەبەستێتەوە. نوری مالیکی ڕایگەاندووە سەرجەم سەرکردای عێراقیەکان کۆکن لەسەر پێشنیازی چارەسەرکردنی قەیرانی سووریا بەڕێگە چارەی ئاشتی سیاسی و ڕەتکردنەوە وەشاندنی گورزی سەربازی لە وڵاتەدا لەگەڵی دانەکردنی بەکارهێنانی چەکی کیمیایی لە کۆبوونەوەیدا کە دوێنێ شەو لە نێوان هەر سێ سەرۆکایەتێکی عێراق و سەرکردەی کتوبە سیاسیەکان لە تەلاری ئەنجومەنی وەزیران بەڕێوەچوو نوری مالیکی ڕایگەاندووە کە هەمویان پێشنیاری چارەسەری سیاسی و ئاشتیانی قەیرانی سووریاکەن بە هەموو شێوەیەکیش بەکارهێنانی هێزی سەربازی دژ بە حکوومەتی دیمەشق ڕەدەکەنەوە چونکە نەهامەتی بۆ سەر ناوچەکە بێ. سەرۆکی ئەمریکا ستایشی پێشنیازەکەی ڕووسیای کرد بە دانانی چەکێکی کیمیایەکانی سووریا لەژێر چاودێری نێودەوڵەتیدا کە ئەکیدیشی کردو تا ئێستا بڕیار یەکلایکەرەوە بە بەکارهێنانی هێزی سەربازی دژ بۆ وڵاتە نەدا و ئەگەر کۆنگرێزیش ڕەزامەندی لەسەر پیشان نەدا لە لەدوانێکدا بۆ تۆڕی هەواڵی NBC ئەمریکی بارەک ئۆباما ڕایگەاندووە پێشنیازەکەی مۆسکۆ ئیجابی و بەڵام پێویستە بەوریایە و مامەڵەی لەگەڵدا بکرێت. وتیشی لە کۆبوونەوەی گروپی بیزا لەگەڵ ڤلادیمیر پۆتین هاوتا ڕووسیەکەی باسییان لە گەیشتن بە ڕێگەشارێکی سیاسی بۆ قەیرانەکەی سووریا کردووە. کورتیاواڵەکانتان پێشکەشکرا شاد بن.